زۆرن ئەو ژنانەی کە بە ماندووبوون و ڕەنجی شانیان بژێوی و قوتی نەک خۆیان بەڵکو هی کەسوکار و خانەوادەکانیشیان دەستەبەر دەکەن. سەردەمی کۆرۆنا و مەترسیەکانیش ئەم ژنانەی ڕانەگرت کە لە هەوڵ و کۆشش بەردەوام بن و بە تواناکانی خۆیان بەردەوامی بە ژیان بدەن. نزیکی ساڵێکە لە کارگێڕکردنانی تیری خەجەخانەم کارەکەم و لێرە ژن و پیاوشان بەشانی یەک کارەکەن و زۆر یارمەتیدەری یەکتریشن لێرە بۆی ئەو بارودۆخێکی ئێستا هەمانە زۆرینی ئێرە کە چکە خانمەکان ئیشەکەن ئەوانی یارمەتیدەرێکی تری خێزانەکانیانە بن ئەمەش پاڵپشتیەکە بێ بۆیان. ژن و پیا وەکو یەک وایە هەر هەردووچی ئەعنی بەبێ بتوانێت وەکو یەک هاوکاری یەکە بەبێ هاوکاری یەک نە ماڵە چێتە سەر نە مناڵ بەخێوە کرێ نە ژیان ئەڕواوە نییە ئەبێ هەموو ئیشێک لەگەڵ یەکابێ. 6 ساڵنی بۆ 7 ساڵە چێ لێرەم ئەجا زۆر بە شانازیشەوە ئیشەکەم خێزانەکەشم پێیان خۆشە ئیتر شتێکی زۆر زۆر باشە. ژنان و کچان لەمڕۆدا لە زۆربەی مارکێت و شوێنە گشتیەکاندا دەمێردێن و هاوشیانی پیاوان ئەرکەکانی ڕۆژانەیان ڕادەپەڕێنن وەک دەوترێت ژن بۆتە بەشێکی گرنگ لە کایەکانی پێشکەشکردنی خزمەتگوزاری. لە ئێسەیە چ بۆ پیا و چ بۆ ئافرەت جیازێکی وای نییە بەڵام وەکو ئەوەی کە ئافرەت ئیشکات میهنێکی تایبەت بەخۆی هەوو ئێمە شەمانی وەکو پیاوان ئیش و کاری خۆمان هەبێ و داهاتێکی خۆمانمان هەبێت زارودۆخی ئێستاش وا باشتر ئەخولقێنێکە ئافرەتی هیشکا وەکو پیاو چ بۆ پیاوان زەرورە بەڕاستیان و بافرەتانیش زەرورە دەیتە دەرەوانێ بە هەمان شێوی شانبەشانی پیاوان تۆ کارەکەیت و داهاتێکی خۆ دەبێ بەڕاستیتر ئەگەر بۆ خۆتەیە هاوکاری خێزانەکەتە بە هەمان شێوە من چۆنە بۆ پیاوان بە زەروری ێزانم بەڕاستی ئەوەش بافرەتان بە زەروری ێزانم چکاتۆ بەڕاستی داهاتێکی تایبەت بە خۆ دەبێت. ماندووبوونی ژنان و پشبەستن بە تواناکانیان بۆ پەیداکردنی بژێوی وەک شارەزایان دەڵێن بەشێکی دابینکردنی قوتی ڕۆژانە بێت دیوەکەی دیکەی کرانەوەی دەرگاکانە بەڕووی یەکسانی لە کارکردن و بەشداربوون لە بەڕێوەبردنی کایەکانی ژیاندا. هێژین لەتیف، گەلی کوردستان، سلێمانی.